گەزە و حەڵوای سلێمانی بە یەکێک لە بەرهەمە خۆماڵێ بەناوبانگەکانی کوردستاندا دەنرێت کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ پێش دروستبوونی شاری سلێمانی. زۆربەی ئەو کەسانی کە سەردانی شاری سلێمانی دەکەن لە هاوڵاتیانی کورد و بیانی بڕێک لەم گەزۆیە وەک دیاری بۆ خۆشەویستانیان ئەبەنەوە. ئەم گەزۆیە تەنها لە چەند ناوچەیەکی کوردستان کۆ دەکرێتەوە و بەدەست دەهێنرێت. پیاوێک کە ناسراوە بە تۆفیقی هەڵواچی، ئەوەی یەکێکە لە کۆنترین ئەو کەسانەی کە لەگەڵ بنەماڵەکەیەوە لە ڕێگای باوباپیرانیەوە ئەو پیشەی بۆ ماوەتەوە و تا ئێستاش بەردەوامە لە بەرهەمهێنانی گەزۆ. دروستکردنی گەزۆ بە چەندین قۆناغی سەخت تێپەڕ دەبێت. لە بەرنامەیە ئەو جارەی نهێنی پیشە ئەم قۆناغانەی دروستکردنی گەزۆ پیشان دەدرێت. ناوچەکانی کوردستانە بە تایبەتی لە ناوچەی سلێمانی هەتاوە کۆچێتەوە ناوچەی بانە بەرەو کوردستانی ئەودی و ئەم گەزۆیە لە مەوسمێکی تایبەتیە لە دوای باران بڕان لەم ناوچەی ئێمە ئەبارێت بە جۆرێ قورئان کە ئەباسی ئەفەرمێ ئەبارێتە سەر بەرد و دار و هەموو گژوجایەکی ئەم ناوچەیە ئەوانەی کە زیاتر کۆکرێتەوە هی سەر درەختی بەڕوو مازوو یان هی سەر بەرد ئەمانە کۆکرێتەوانی و بەم شێوەیە یەتە ناو کۆکرێتەوەی بۆ لای ئێمە ئەیکەنە ناو چیسێکی واوانە ئەم چیسە تەبعانەگاتە لای ئێمە بە نرخێک بە جۆرەی ساڵەکە ئەگەر زۆر بێ ساڵەکە نرخەکەی دائەبەزێ ئەگەر کەم بێ ئەم ساڵ بە تایبەتی زۆر گران بوو لەبەرەوەی ساڵێک بوو زۆر کەم بوو گەزۆ. ئەم گەزۆیە ئەکەیەتە لای ئێمە ئەمێنێتەوە چەند ساڵێک دوایی وردە ناو فەردەکە خۆی ئەبێ بە پارچەیەک بەردی گەورە ئەبێ بە شاخێک ئەیتر ئەمە بەو جۆری کە ئیبینین ئەکوترێت ئەبێ پارچەکانی لەمە گەورەتر نەبێ دوایی ئەکرێتە ئاو جا پاگەکرێتەوانێ لە ئاوەکە پاش 2 ڕۆژ ئەبێ بە دۆشا و دوای دۆشاوەکە ئەنجاکرێ بە حەڵوای گەزۆ. ئەمە ئەبێ تاسبەی ئێوارە لێرە بێ ناوم ئاوا بێ ئەمە هێشتا ماوێتی تێ بکەین ئەم منجەڵە پڕە بێ لەم گەزۆ سەوزە سبەی ئێوارە پاڵێورێ پاگەکرێتەوە بۆ 2 سبەی ئەجا وردە ئاگری خرێتە ژێر و ئەبێ بە دۆشاو وەکو ئەو دۆشاوە ئێستا لەو منجەڵایە کە حازرە هەمانە بۆ حەڵوای گەزۆ بەم جۆرە تێپەڕێ بەشی دووهەمی ئەمە بێت تاوە تێگیریە و هەتاوەکو ئەتوێتەوانێ بە 2 ڕۆژ 24 سەعات ئەنجا ئەتوێتەوە. لێرە لێ پاڵاوتومانە لێرە ژارێکی کە کوڵاوە کە کوڵا سپێنەی هێلکەی دێ و بۆ سپێنەی هێلکەی هەچی پیسەکەی هەیە سەرەکەوێ ئەبێ بە شەربەتێکی تاواو ئەم شەربەتە لەم مەرحەلەیە زۆر کەس بەکاری هێنێ بۆ سیرێژەی مناڵ یان بۆ خواردنەوەی وەکو شەربەتێک بۆ ئەو کەسانی کەەوە زەردووییان هەبێ کەڵکێکی باشی هەیە. دوای ئەم مەرحەلێ ئەم قۆناغا کە قۆناغی سێهەمە اینجا ئەکرێتە مەنجەڵێکی کەمانەوانە لەو مەنجەڵی کە خەز دەکرێتەوە. مەنجەڵە لە بەیانی زۆوانێ سعات 8 بەیانیەوە ئاگری لە ژێرا بووە هەتا بووە بەم دۆشاوە. ئەم دۆشاوی کە ئێستایی بینی ئەمە ئێستا
قۆناغێکیکەی تەواو کردووە بۆ دۆشاوێکی نیوە کوڵا و نیوە خەزبوونەوە. دوای ئەم نیوە خەزبوونەوەیە بۆ سبەینێ هەم دیسان جارێکیکە کرێتەوە ناو ئامێرێکیکە لەو ئامێرە تێگەیرێت ئەرک و عازابێکی زۆری هەیە لەبەرەوەی گەزۆ ئەبێ زۆر بە پاک و تەمیزی بپارێزرێ زۆر پاک بێ ئەگەر پاک نەبێ ئەو گەزۆیە تۆزێ پیسی تیابێ ئەسووتێ و تامەکەی تاڵە بێ بێ بیڕێژ فڕی چونچەکەم خراپترین شت ئەوەیە دۆشاوی گەزۆ خۆڵیان قوڕیان پیسێکی تیابێ ئەسووتێ لەگەڵەیە کە ئەو سووتا دۆشاوەکە ناسووتێ ئەو خۆی ئەسووتێ دۆشاوەکەش ئەسووتێنێت تامی تاڵەکە. ئەم کارە من لە مناڵیەوە لە ماڵی باپیرم باوکی دایکم لە ساڵی تقریبن 1955 لەگەڵ ئەوانە بووم تازە چوومەتە مەکتەبی ابتیدایی بڵێن لە 5 ساڵی و 6 ساڵی و هەر لەگەڵ ئەوانە بووم هەتا ئەم کاتە من خەریکە میشم. ئەمە قۆناغی چوارهەمە کە گەزۆکە حازر بووە تەواو ئاگری کراوە و بووە بە هەڵوایەکی گەزۆی تەواو ئەجا ئەم بستە برژاوەی لێرێ ئەمە بستەی قەزوینیە بستەی سەوزە ئەبێ ببرژێ بستەکەش بۆ خاتریەوەی تام و لەزەتی زیاتر خۆش بێ لە دواییە حێلی لێین ئەو هێلەش بۆی تامی زیاتر خۆشکە. دوایەوەی دۆشاوەکە کرێتە مەنجەڵەوە جا سپێنەی هێلکەی لێرێ دوای سپێنەی هێلکەکە کە لێرێ ئیترەم گەزۆیە وردە وردە بەرزە بێتەوە بێ بەم گەزۆیی کە ئیبینی ئێستا ئەوە بۆ بە مەنجەڵەکەی پڕ کردووە دەوری سەعاتێک لەناوە مەنجەڵا زیاتر ئەمێنێتەوانێ هەتاوەکو ئاگری تەواوی یەکرێ و ئەنجا ئاگاتە ئەو کاتەی کە ئێمە بتوانین ناوچی بستەی لێبین. ئەم کارە خۆی بەڕاستی پیشەیەکی ناوبانگی سلەیمانیە هەڵوای گەزۆ سلەیمانی ناوبانگی هەیە بە گەزۆی سلەیمانی چونکەم گەزۆ لە ناوچەکانی سلەیمانیە بە زۆری ناوچەی پێنجون و حاجی مامەنگ و ئاواوە هەتا ئەچیتەوانێ مەریوان و بانە و شارباژێر و ئەمانە گەزۆی تیا ئەبارێ ئیتر زۆر ناوچە هەیە کەم زۆر ناوچە هەیە زیاد ئیتر ئەم گەزۆیە کە ماوەتەوە لە زۆر کۆنەوە یاری ئەگەر بێت و باسی بکەی توانی بڵێ لە زمانی حەزرەتی موساوە گەزۆ لەم ناوچەیە باریوە هەتا ئەمڕۆ بەردەوامە ئەمە معجزەیە کە لە معجزەکانی خۆی گەورە کە خۆی لە قورئانە باسیە فەرمێ لە سێ سوورەتە لە سوورەتی بەقەرە و تاها و ئەعرافە باسیەکە لە سوورەتی 57 مەسەلەن لە ئاەتی سوورەتی بەقەرە لە ئاەتی 57 فەرمی بسم الله الرحمن الرحیم وأنزلنا عليكم المن والسلوى من گەزۆیە گەزۆ لەم ناوچەی ئێمە دەبارێ ئەبارێتە سەردار و درەخت و بەرد و ئەمانە خەڵکی لادیەکان کۆیەکانەوانێ و بەو جۆرەی کە بینی ومانە ئەیهێن بە ناوشار و ئێمەش لە ناوشاریان خۆمانی لیانە کڕین یان ئەیبەنە لای بەقاڵەکان ئێمەش لە بەقاڵەکانیە کڕینەوانێ و ئەیهێنین بۆ کار و پیشەی خۆمان. ئیترە دوای ئەوەی کە بستەی تەواوی لێرە جاکرێتە سەر سینی و ئەبێت تەخت کرێ لەنا ئەو سینیا بۆ ئەوی بێ بە قاڵبێکی تەواو بۆ بڕین ئەچێتە سەر مەکینە دوایەوە بڕێت.
ئەم گەزوەیە ئیتر هەڵە گیری هەتا سبەینێ سا دەبێتەوە خرێتە بەڕادەوە بۆ خاتریەوەی ئەمە بکرێ بە جۆرە گەزوەیەکمانەیە کە پێچرێتەوە وەکو چکلێت هەر هەڵوای گەزوەیە ئەمیش نەوعێکی کەشمان هەیە لە ناو قوتوی ئاردایە ئەو هەر ئەو ڕۆژە ئەبێ ببڕێ فەرموو ئەگەر سارد نەبێتەوانێ ناتوانانی لە بە مەچینەبی بڕی چونکێکم زۆر نەرمە ئەمە ئەبێت تەواو خۆی سارد کاتەوانی و وای لێبێ کە بە هیچ جۆرێک قاڵبەکەی تێک نەچێت. ئەم پیشەیەکە بەنگە یان بەستراوە بە ئاسایشی ناوچەکەەوە یان بڵێن بە ئاسایشی ژێرخانی ئابووری وڵاتەکەەوە. خەڵک ئەگەر پارەی پێ بە ئەمە وەکو خواردەمەندیەک یان شیرینیەکی زیاوایش کەمالیات. ئەگەر خەڵک پارەی پێ بێ ئیکڕێ پارەی پێ نەبێ هیچ. ئێمە ئیشەکەمان بەستراوە بە توانای خەڵکەوانێ ئەگەر خەڵک توانای هەبێ ئیکڕێ. ئەگەرچی ئەم گەزۆیە بە بڕێکی کەم لە زۆربەی بازاڕەکانی جیهان دەپێنرێت بەڵام وەک پێویست نییە چونکە ئەگەر ئاسانکاری بکرێت بۆ ناردەندەرەوەی ئەو بەرهەمە خۆماڵیە ئەوە دەتوانرێت بڕێکی زۆر زیاتر بۆ سەرجەم وڵاتانی جیهان بنێفرێت. ئێستا ئێمە بەڕاستی هیچ پشتگیریەک نییە لەلایەن حکوومەتەوانێ جاران برین حکوومەتی عێراقی کە ئیمکانیاتی هەبوو یارمەتی کارگەکانی بە پارە بۆ دروستکردنی بۆ هێنانی مەکاین و ئامێر بۆ بینای تازە بۆ کڕینی مەوادی ئەوەلی و لە هەمان کاتیشە ئەو وەختە تیارە و نرخی نەقڵ ئاسان بوو. ئێستا خۆت ئەیزانی بە خۆی ئەو هاتوچۆ تۆزێ سەختە بە تایبەتی بە نەقلی ئەرزی هەر گرانە ناتوانانی هاتوچۆ بکەی بۆ دیبیتە دەرەوەی وڵات و ئەم پیشەی ئێمەش بەڕاستی ئەبێ لە چۆ بڕە لە تورکیاوە تورکیا شەتا بەرهەمی خۆی وەستا بێ بڕوا ناکەم بەجای ئەوە بە ئێمەشتی ئێمە بەرێتە بازاڕەکانیەوە یان بڕاتە ئەوروپا ئەبێ بە تیارە بڕوە تیارش نرخی زۆر گرانە یعنی ئێستا خۆ دەیزانی کوردستان هەتا ئێستا تیارە نەقلێکی گرانە بەدەسبەت نەفەرەوە چجا بەنسبەت بەرهەمەوانێ ئەوە شارەچێتە سەر ئەو نرخەی ئەڕوا بە شکڵێکی کەم ئەڕاتە چەند وڵاتێکە جنایەمە ئێستا بەڕاستی لە وڵاتانی ئەوروپا خەڵق زۆر داوایەکە مەسەلەن قۆنسڵی ئەڵمانی هاتوۆتە ئێرە میوانی ئێمە بووە حەزیە کرد بەوەی کە لە بەرلینە دوکانێکوان هەبێت یان بیسر بەو کەم دەرامەتی خۆیەوە چەند مارکێتێک داوای لێکردین کە بەرهەمیان بینە ئەمریکا کابرایەکی ئەمریکی داوای لێکردین کە بۆی بنێرین بەڵام چۆنی بۆ ئەنێرین غێرە بێت تارێکی مباشر هەبێ بچێتە ئەو وڵاتە و لێرەوانێ شت بەرێ بۆ ئەوێ نەقلەکە زۆری ئەچێتە سەر کە نەقلەکەش زۆری چوە سەر تۆ ئەبێ بیخێتە سەر بەرهەمەکەش لەوێ لەو وڵاتە خۆ دەیزانی لە زۆر وڵات ئێستا بەهۆی ئەوە ئیمکانیاتیان زۆر زیاتر لە وڵاتی ئێمە زۆرەها جۆر شیرینیان هەیە
کابرا ڕەنگە نەکات شیرینیەکی ئێمە بە نرخێکی گرام کڕێ بەڵام لە هەمان کاتیشا هەنگێ وڵات هەیە شیرینی سروشتی وەکو ئێمە زۆر گرانە. دوای ئەوەی بەرهەمەکانی لە کارگە تەواو بەرهەم دەهێنرێت دواتر دەخرێتە بازاڕەکانی کوردستانەوە. تۆفیقی حەڵواچی بۆ پیشاندان و نمایشکردنی گەزە و بەرهەمە شیرینەمەنیەکانی پێشانگایەکی کردوێتەوە تاکو سەرجەم بەرهەمەکانی تێدا نمایش بکات. ئێرە ئەو پیشانگە تازەیە کە چەند ڕۆژێکە کردومانە تەوانێ ئەمەش جۆرە بەرهەمە تازەکان بەشێکی لێرەیە کە تازە هێناومانەتێ ئێرە ئەم بەرهەمانش بەرهەمێکە بۆ وڵاتان زۆرە ڕوا لەبەرەوەی شتێکی کللتوری و نەتەوەی شاری سلەیمانی و مۆچێکی ئەم شارێت دەتوانم بڕێم بە زۆری گەزۆی هەڵوای گەزۆ و یان ئەم جۆرە بەرهەمانی کە ئێستا دەرمان کردو. بەرهەمەکانمان زۆرن بەڕاستی ڕەنگە هێشتا بەشێکیشمان نەهێناوەتە ئێرە بەڵام ئەوانەی کە دیارە و شتی تازەگەریمان تیا کردووە ئەمە بەرهەمێکە شیرینیەکە بە گوڵ دروست دەکرێت تامی گوڵا و هەر خۆشی بە گوڵدا پۆشراوە بەبستە گوڵی محەممەدی پێڵێنەوە لە ئێران گوڵەکەی هێنین گوڵێکی گرانە گوڵەکەی خوێش گوڵێکی سەحیە و خواردنیشی زۆر باشە. ئەمەیان بە هەنجیرەکە شەر جۆرە هەنجیرێکە بەڕاستی ئەویش هەنجیرێکی بەلەزت و خۆش و لە ماڵانە ئەخورێت. ئەمە پێڵێن زرشک ئەم زرشکە لە چەند وڵاتێکی وەکو ئێران و ئەفغان ومانە خرێتە سەر برنج لە سلەیمانیشا زۆر ماڵەوە بەکاری هێنن بەڵام من بە کردومانەتە ناو ئەم جۆرە لوقمەوانێ بخاتیەوەی عەرزەکانتان بەس بۆ تاکەیان بۆ کۆش وەڵا بۆ کۆش هەمانە بەڵێ لێرە پیشانگایەکی تایبەتە تازە کردومانەتەوە هەفتەیەکە بڵێ ئەمەیان بە مێوش دروست کراوە مێوژی بێناوک مێوژی تورکی زۆر مێوژێکی خۆشە تامو لەزەتێکی تایبەتی هەیە ئەمەیان زەعفرانە ئەمی شەر وەکو دەرمانێک وایە خەڵک ئەیخوا و ئێرانە زۆر خواردن تێیەکەن حتا تەنانەت لە برنجە لە گۆشتا هەرچی ئەجنەبیەک کەێتە وڵاتی ئەمە حەزی لە شیرینیەمە لەبەرەوەی شیرینەکانمان زۆری سروشتیە سەرێنەساوە ئەو جۆرە بەنی پێڕێنەوە ئێمە پێڕێن سجۆک ئەم بەنا بە دۆشاوی ترێ خۆمان دروست دەکرێ و لەگەڵ کاکڵە جۆزە هیچ تیچکەی تێکەڵاو نییە چەنە خۆی بێتاقەتن ناکا و شیرینیەکی سروشتیە. لە شاری سلەیمانیە بێجگە لە ناو بازاڕەکانی گەڕەکەکانیشی پیشەوەری تیا بووە مەسەلەن گەڕێکی قەزازەکانیشی قەزازیان کردووە و شتیان چنیوە سابوونکەران سابوونیان دروست کردووە چەخماقسازی تیا بووە لە سلەیمانیە سەرڕاجێکی باشی تیا بۆ کە من بخۆم باوکم سەرڕاج بۆ ماڵی باپیرم حەڵواچی بوون دوای ئەوە هەرچی کەرەسە و پێویستیە کە بووە لە شاری سلەیمانیە چی خەڵق پێویستی بوو بێ بەشی خۆمان بەرهەمیان دروست کردووە بەڵام بەداخەوە ئەم بارودۆخی کە بەسەری ئێمە تێپەڕیوە هەم شتەکان بەرەو دواوە ڕۆیشت لەبەر ئەوەی ئێمە بارودۆخی کوردستان بوو بە بەڕاستی حاڵەتێکی دروست کرد کە خەڵق فرۆشتنی کەم بێتەوانێ جا دوای ئەوەش ئەم ژەرخانی ئابووری ئێستامان کە لەم حاڵی کە تیا ئەژی کە زۆر کزە بەڕاستی کارگەکانیش کە هاتوۆتە شاری سلەیمانیەوە هەمووی ئەتوانم بڵێم لە هەفتای زیاتر داخراوە ئەو کارگانە زۆری کەرەسە و پێویستی و بەرهەمی ئەم شاری دەرەکردو بۆ عێراقی ژەڕۆشت بۆ دەرەوەی عێراقی ژەڕۆشت بەڵام ئێستا پشتگیری نییە خۆ دەیزانی لە نیزامی عێراقیە بڵین تەنمەی سناعی و دەعم و حیمایی مەعامیل دەعمەکەەوە بوو حکومەت پارەی ئەیتێ و حیمایەش ئەوە بوو نەیە هێشتا ئەو بەرهەمەی تۆ دەریەکەیت ئەو جۆرە بەرهەمە بێتە وڵاتەکەەوە لەبەر ئەوەی بەرهەمی وڵاتەکە بفرۆشرێ و تەدویرێکی اقتصادیان سوڕانەوەیەکی پارە لە وڵاتەکەی خۆمانە دروست بێ وەگلەوەی هی بێگانە بێتە ناوە. لەگەڵ دروستبوونی ئەم کارە لە شاری سلەیمانیە توانم بڵێن لە 200 ساڵ لەمەوە پێش نازانێتەوە من ئەوەی کە بۆیان باس کردووم لەگەڵ دروستبوونی سلەیمانی بەروژوترە هەر بەم جۆرە کەرەسانە ئیشکراوە ئەم جۆرە سینیانە شیرینی خراوەتە سەر ئەو مەنجەڵە گەورەیە حەڵوای گەزوی تیا دروست کراوە لە باو باپیرەوە بەم جۆرە ئیشکراوە هەتا من لەم ئەخیرانە توانیومە جۆرە ئامێر و جۆرە مەنجەڵی کە ستیلن بەکاری بێنین ئەجنا ئێمە زۆر لە
کارەکانمان کە کردومانە هەتا ساڵی 2000 هەر مەنجەڵی ستیلمان بەکارێنەوە هەمووی بەکاری هەر بە دەست ئیشمان کردووە هەر بەدەست بەرهەمەکان بەرهەم هێنراوە لێتە ناپرسێ ئەمە چییە بۆ لێرەکان داناوە ئەگەر یەکێ گەزۆ نەناسێ پرسێ خەڵکی وڵاتی خۆشمان جاری وا هەیە نازانێ ئەوە چییە پرسیارەکە ئەمە چییە ئەمە گەزۆیە گەزۆش ئەو شیرینی خواییەیە کە لە ناوچەی سلەیمانیەوە هەتا ئەچێتە ناوچەی مەریوان و بانەی ئەودی لێ ئەبارێت ئەمە خۆی گەزۆیەکی وردە ئەو گەزۆ وردە ئەمە لە ئەساسا خۆی لە هەوڵەوانەیە کە کۆ ئەکرێتەوانێ دوای پاکردنەوەی لادیەکان ئەویش لە گژ و جیا و ئەمانە ئەم گەزۆیە وەکو ئەگەر سەیری بکەی بە جوانی وەکو کریستاڵ وایە گەزۆ یعنی شکڵەکەی کە تۆ لە ناو دەستا هەستی پێەکەی شتێکی کریستاڵیە سوبحان الله يعني خەڵکی لادیەکان بە ئەرک و عازابێکی زۆر کۆیەکەنەوانێ و پاچیەکەن و گەڵای لێجیاکەن ئێستا زۆر گرانە ئەم ساڵ زۆر کەم بوو پار برین تەنیمان ئەگەر کڕی بێ بە تقریبا 9 ملیۆن لەم پارەیە ئەم ساڵ من تەنی 7 ملیۆنم پیاوە لە دەرەوە بێجگەلەوەی بگاتە ئێرە لە ئێران 7 پیاوە هەتا ئێتە ئێرە 18 ملیۆن زیاترەکەوێ لە هەوان کاتیشا ئێستا ئەو ئیش و کارەی جارانی ژنێ و شتیش گران بۆ لەسەری مادەکان گرانە بێەوە ناخۆش سەرکردەکان بەڕاستی زۆر ئەبەن بۆ وڵاتان لەبەر ئەوەی دیارێکی دەستی خۆیانە و دیارێکی ڕەنگە بڕێم ناوازەشە لە دنیا بەنسبەت بە تایبەتی هەڵوای گەزۆ لە دنیا نییە بەس لە کوردستانەوە لە شاری سلەیمانیە تەنانەت تەلەبەیە کە لە وڵاتانەوە لە ئەمریکاوە بێتەوە لە ئەوروپاوە بێتەوە لە وڵاتێکی عەرەبیەوە بێتەوانێت لە کوردستانی ئەودی بێ ئەم دیو بێ شیرینی ئەمە بە سەرنجسا کوردستانی ئەودی و ئێران شیرینیان هەیە حەزیشان لە شیرینی زۆر شیرین نییە ئێرانی زۆر شیرینی خۆر نین خۆیان چەند شیرینێکی تایبەتیان هەیە بەڵام حەزیان لە شیرینی ئێمە ئیبەن لەبەرەوەی زۆر شیرینیە حتا تورکیا خۆیان ئەنواعی لوقم و شیرینیان هەیە یان شیرینی ئێمە بن بەغا ئەوە هیچ ناوچەی وەسەط و جنوبی عێراق ناوەڕاستی شوخواریشەوە لە کۆنەوە من مناڵیش بووم هەر هاتوون شیرینیان بردو قەت بەدەستی بەتاڵ نەهاتوون ئاواتی من ئەوەیە پیشەسازیەکان و هەموو کارگەیەک بکەوێتەوە گەڕ کشت و کاڵ لە کوردستانە بکەوێتەوە گەڕ من بۆ چیلۆیە ناوچی بستەی ئێرانی یان ئەفغانی یان تورکی کڕم بە 25 دلار بۆ بستەی خۆمان نەکڕم ناوچی بستەی خۆمان نەکڕم بۆ کاکڵە جۆزی وڵاتەکەی خۆمان نەکڕم بۆ بامی وڵاتی خۆمان نەکڕم بچم بامی ئەمریکی کڕم یعنی بەڕاستی ئەم وڵاتی خۆمان هیچ شتێکی کەمتر نییە لە وڵاتان لە ئاو لە هەوا و لە خاچی و لە خەڵکی باشیش کە ئیشکەرە لە وڵاتەکە من هەموو ئاواتەمەوەیە وڵاتەکەی خۆمان بچێتەوە سەر پێی خۆی ئینشاءالله و بەرهەمی کشت و کاڵیمان بەرەو پێش بڕوا وڵاتەکانمان بەرەو دروستبوونەوەیەکی تازەتر بڕوا بۆ ئەوەی هەرچ کەس بە عەرەقی ناوچەوانی خۆی و بەرهەمی شانی خۆی بەرهەم بۆ دەست بێنێ و چاوەڕوانی ئەوە نەکە بڕین مەعاشێگیان شتێک وەربگرێ ئەوەی کە مەعاش وەرەگرێ ئەوە لە بواری خۆی و لە کاری خۆیان مەعاش وەربگرێ و ئەوەی کە ئیشکەریشە لە بواری ئیشەکەی خۆیان بە عەرەقی ناوچەوانی خۆی ژیانی خۆی بەڕێوە بەرێت.